باشە خۆشەویستان هەمووتان بەخێر بێن سەرچاوی من هاتن. کوڕەکان چۆنن؟ پیاوان، ژنان، کچان، کوڕان هەموو لای باشن؟ سڵامەتن خاڵە؟ ئەمیش ئەم شەویش حەشیە بکەین کاکە فایدەی نییە بخ وەکوڵێن دۆم بە دانیشتن ماڵی وێرانە نابێ هەر بە دانیشتن دە بڕۆ باوکم بڕۆ. بەخێر بێن ئازیزان، بەخێر بێن سەر چاوانی من هاتن، هەمووتان بەخێر بێن، سەر ڕۆح و سەر دڵ و سەر گیان هاتن. ئاوایە کاکە تۆزی ئاوا لێ بێ بە تۆزی جوان قۆسکە لە دەرچم و شت تەدیبات بێت ئەوە بێخۆ ناکرێ ئاوایی هاووەرت و بۆ ئەکرێ. یەک دوو دەقیقە وەسین تا بەڕێزانێک کۆ بنەوە، دوایی ئەچینە ناو قسە و باسەکان. ئەرەوەڵە بێ ئەم لەو ئەو لەو بێ مناقەشە. ئەو برادەرێک کۆمنتێکی نووسی بۆڵێ زۆر خەمی ئەو کەوشکەمە ئەوەیە بەتە سێدن و بچێ بە چاومە سوزان ماڵن بابەتانە، بەڵام من ناچم. ئەرەوەڵە ئازیزان، ئەمشەو کۆمەڵێک قسە و باسمە بێت، بەخوا ئەم لای فەیسبووکەکەی وێنۆشتەکەی جوان نییە، نازانم بۆچی مۆبایلەکەی کێشەی چییە، بەڕاستی نازانم. من ئەمشەو لە هۆنراوەکەی سەبری بۆتانیوە دەست پێ یەکەم کە کچێکی خوێنێتەوە و هیستریای درۆستنانەی هەندێک داعشی نووسوو لە باشووری کوردستان بۆ ئەوەی کە لە کوربوونی ئێمە بدەن لە ژێر ناوی ئاینە. لەوێوە باسێکی ئەو هۆنراوەیە کەم و دوای ئەچمە سەر کۆمەڵێک قسە و باس. ئەگەر ئەم شەو لەگەڵ مابن پێم وایە زۆر باشە بێ و کۆمەڵێک قسە و باسی جددی و شتی تازە و ئەوانە ئەخێنە ڕوو و قسەی لەسەر ئەکەین. ئازیزان، ئەو هۆنراوەیە کە کاتی خۆی وتراوە خوێندوێتی و ئەو کچە واتان هەر پەرەگرافێکی چەنە نازانم بە حەقیقەتەوە لەوە گڕێن، بەڵام با بزانین هۆنراوەکە سوکایەتێ بە ئیسلام و حەزەتی محەممەد وەکەوەی کە هەندێک لە داعشی نووسوی سەر بە ئەردۆغان و میت و ئالم بابەتانە وەکو ئەوان باسیەکەن. تاوان من خۆتانە زانن جاجارە شیعر ئاڵێم وەکو شاعیرێک ئەمەوێ ڕای خۆم لەسەر ئەو شیعرە بڵێم. باشە بزانین ئایا هەر بەڕاستی ئەمە دژی ئاینی پیرۆزی ئیسلامە یان. هۆنراوەکە چی ئەڵێ خۆشەویستە؟ ئەڵێ وا 1400 ساڵە لە وڵاتی ئێمەدا ئەنفالە سەر و ماڵ و ناموسی ئێمە لە دوژمنی ئێمە حەڵاڵ. هەر کەسێک ئاسایی ئەوەی کە ئەلفوبایەک لەو مێشکەیە هەبێ بەس کورد بێت و تێبگا کە بەڵێ ڕاستە ئەوە تێی هەین ئەنفالەکری سەر و ماڵ و ناموسمان لەلایەن دوژمنەکانمان داژی کەرانەوە حەڵاڵ کراوە، ئەمە فاکتە، هیچ چەند و چوونێک بەڕاستی هەڵناگرێت. ئەمە حەقیقەتە. کوردێک هەیە بڵێ ئەمە وانییە؟ کوردێک هەیە بڵێ ئێمە بە ئەنفال نەکراوین؟ بەڕاستی نییە. اینجا ئەڵێ ئەو دیکتاتۆرە قەشمەرانە ئیسلامیان لە ئێمە کردوتە خەنجەر. دیقەت بن ئازیزان، ناڵێت ئیسلام خەنجەرە، بەڵکو ئەڵێ دیکتاتۆرە قەشمەرەکان ئیسلامیان لە ئێمە کردوتە خەنجەر. واتە بکەر کە یەکەمە دیکتاتۆرەکانن نەک خودی ئاینی ئیسلام. بەمانایەکی تر ئەوەی دیکتاتۆرەکان ئیسلامیان بەکارهێناوە دژمان و کردویانە بە خەنجەر نەک خودی ئاینی ئیسلام. یعنی بکەرەکە ڕوونە کە دیکتاتۆرەکەیە. لێرەدا ئیسلام و خەنجەر قوربانین دیکتاتۆر و ستەمکارەکان بەکاریان ئەهێن. اینجا ئەڵێ بە ئاەتی ئەنفالی ڕەش محەممەدیان لە ئێمە کردوتە هیتلەر. ئێمە ئەنفال کراوین، هەر کوردێک ئەزانێ ڕەشترین زەمن بوو لە مێژووی ئێمەدا. چ ڕۆژێکەیە هێندە ڕەش بێ کە بەعس بە سوورەتی ئەنفال ڕۆژێکی ڕەشی بۆ ئێمە دروست کرد و سەدان هەزار پیا و ژن و کچ و مناڵی
زیندە بە چاڵ کرد ئایا بەڕاستی ئەنفال ڕۆژێکی ڕەش بوویانە ئەنە بڵێن بەخوا زۆر خۆش بوو ئەنفال کراین یخۆ ناکرێشی وا بڵێن بەڕاستی کەواتە شیعرەکە دروستە کەواتە ئەوەی کە لێرەدا ڕەشە ئەو ڕۆژەیە کە کوردی تیا ئەنفال کراوە ئازیزانی ئارام محەممەد اینجا ئەڵێ محەممەدیان لە ئێمە کردوتە هیتلەر ئەگەر باش ورد ببینەوە ئەم ناڵێ محەممەد هیتلەرە باشە بەڵکو بەڕوونی ئەڵێ محەممەدیان لە ئێمە کردوتە هیتلەر باشە ڕوونێ شتەکە بەڕاستی واتە دوژمنان و داگیرکەرانی کوردستان محەممەدیان لە ئێمە کردووە بە هیتلەر بەکاری ئەهێنن دژی ئێمە لێرەیشە بکەر واتە کەسی یەکەم شۆفێنیزمی عەرەبە عروبەیە بەڕاستی کە بۆ داگیرکاری و چاوچنۆشی و ناوبردنی ئێمەی کورد هاتوون محەممەدیان کردوتە هیتلەر ئەو نەیوتووە محەممەد هیتلەرە چونکە ئەو لەم زەمەنەی ئێمەیە وەکو جەستە بە فیزیکی وجودی نییە واتە بوونی نییە باشە تا ڕاستەوخۆ لەسەر ئەو قسە بکە بەڵکو لەسەر دوژمنەکانی کورد قسە ئەکا کە ئاەتی قورئان و حەزەتی محەممەد بەکارەهێنن بۆ قڕکردنمان ئەمە ڕوونە ئەوەتە مەلاکانی دیمەشقیش فتوایاندا بە سورەتی ئەنفال بۆ لە ناوبردنمان لە دواییشە هەر هەمان شاعیر ئەڵێ پەنا دەباتەوە بەر خودا ئەڵێ ئەی خودای شەو و ڕۆژان با کۆتایی بێت دەردوژان ئەگەر نووسەر بێدین بواە و دژی دین بواە لە کۆتاییە پەنای نەئەبر بۆ خودا و لێی بپارێتەوە بڵێ ئەی ئەو خودایی کە ئێمە و شەو و ڕۆژ و ئەم دنیاە دروست کردو و خوڵقاندوتە داوا لێ ئەەکەم لێت دەپارێمەوە کە ئەم دەردوژانە کۆتایی پێبێت و ڕزگارمان بێ کەواتە نووسەرەکە هەم خۆی مسلمانە هەم بڕوای بە خودا هەیە هەم لە دوجارە پەنای پێ ئەبات و لێ ئەپارێتەوە کە ببێتە ڕزگارکەر و ڕێگەی نەجات باشە هەم داواکاری لە خودای خۆی هەیە دەرد و ژان و مەینەتی لەسەر گەلەکەی لا ببات و ڕزگاریان بکات ئەمە داعشە نووسەکان ئەو ڕاستیە دەزانن تەنها بۆ ئەوەی بڵێن ئەها دژی ئاین و پێغەمبەر قسە ئەکەن لێرەدا حەزەتی محەممەد دەبێتە وەسیلەیە یان چەشێک تا ئەو داعشانە پەلاماری نەتەوەکەمانی پێ بدەن دەنا هیچ کفرێکی نەکردووە بەڕاستی و هیچ سوکایەتێکی بە قورئان و فەرمودەکان و حەزەتی محەممەد نەکردووە دەقەکە زۆر سادە و ئاسایی و ڕوونە و هەموو کەسێک بەڕاستی لێ تێکە لێرەوەیە هەر ترۆریستێکی نۆکەری عروبە شکال لەو کچە بکە دەبێت دادگا و ئاسایش خۆی بدەن بە دادگا و خۆی بدەن بە دادگا و زیندانیکەن باشە لەبەرەوەی کە داعشە دژی نەتەوەکەی خۆەتی و دەبێ خەڵکی بە شەرەفی کورد کوردپەروەر بەڕاستی پەلاماری ئەوانە بداکە بیرێکی واشتر مێشکیانەوە باشە ئێمە ئەمانە ئازیزان ئیسلامی عروبەن ئێمەی کورد ئیسلامە پاکەکەمان قبول کردووە خۆی ئەمانە ساڵانێکە سادر کراون هاتنتە وڵاتی ئێمە خەریکی وڵاتەکەمان بۆ گەنەکە جارە ئەڵێن نەورۆز بیدعەیە باشە حرامە شەوی بەرات ماڵتان ئاوا بێ شەوی بەرات کە مناڵان دڵیان پێی خۆشە بێ ئەمانە ئەیانوت بیدعەیە باشە 20 دانەسا زیاترە ئەم ئیسلامی عروبە کار لەسەر توانەوەی کورد ئەکەن باشە دەبێت ئێمە بین مستەلەحاتی عەرەبی بەکاربهێنین بۆ ئەوەی زمانی خۆمان نەمێنێت یەن ئەڵێن زمانی عەرەبی زمانێکی ڕەسەنە و زمانێکی پیرۆز و مقەدەسە و ئالەم بابەتانە ئێمە بین بەر بە عەرەبی قسە بکەین تا زمانەکەی خۆمان لێ بێدەچێتەوە باشە 2000 ساڵە ئەمان چۆسێننەوە بە شەرتێک هیچ قوارەیەکمان نەبووە بەڵام توانیمانە زمانی خۆمان بپارێزین باشە پاکی تاشی مسلمانی ئێمە 1000 قاتین لە مسلمانی تاشی عەرەبی و تورکی بەرزترە پیرۆزترە جوانترە ئیسلامیترە ئینسانیترە بەڕاستی باشە خۆشەویستانی من ئەمانە وەکو برا قبوڵمان ناکەن وەکو کورد قبوڵمان ناکەن وەکو مرۆڤ قبوڵمان ناکەن وەکو هاودینی خۆی ئەوەی کە پێڵێن برای دینی بۆش قبوڵمان ناکەن باشە گوێ بگرن خۆشەویستانی ئارامە بە حەسەدە و کوردانی ڕۆژئاوا ئەڵێن ئەمانە کافرن ئەمانە مولحیدن ئەمانە کۆمۆنیستن ئەمانە ئەلمانی هەمان قسەکانی تورک جۆلانی بە ئێمە ئەڵێنەوە بە حەسەدە و بە کوردانی ڕۆژئاوای ئەڵێنەوە لەبەرەوەی کەمیتن هەمان ئەرک بەڕاستی جێبەجێکەن ئازیزان پاشای کۆرە میر محەممەد لە ساڵی 1846 تورک
ئەی خنچێنێ دەیکوژێت دەیخەنە ناو ئاوەوە باشە 2 ساڵ دوای ئەوە مارکس مانیفێستی نووسیوە ئەی هاوار تێبگەن مارکسیستی چی ئەلمانی چی 2 ساڵ دوای ئەوەی کە میر محەممەد پاشای کۆریان خنکان وخەنە ناو ئاوە اینجا مارکس لەگەڵ ئینگلسا مانیفێستیان نووسیوە باشە ئەویش تاوانی مەلای خەکەی بوو وەکو ئەم مەلا هەڵۆ و مەلا مەسەر و مەلا نازانم کوڕی پیس و ئارەم بابەتانە باش نییە چونکە خائین بوو وتی فتوایە وتی عوسمانیەکانیان بۆ ئێرە هەر کەسێ شەڕ کاتدژی عوسمانیەکان تەلاقی یەکەوێ کەس شەڕی نەکرد هەتا هاتن پاشای کۆرەیان گرت کوشتیان خنکانیان فڕیاندای ناو ئاوەوە میر بەدرخان شێخ عوبەیدوڵای نەهری شێخ سەعیدی حەفید لە مووسڵ کوشتیان باوکی ئەم شێخ مەحموودە خودی شێخ مەحموود خۆشی دووریان خستەوە چیان بە شێخ مەحموود نەکرد ئایزانی ئارام ئەحمەد قازی محەممەد سێڕەزای دەرسیم شێخ سەعیدی پیران خۆ ئەمانە هەمویان مسلمان بن و مارکسی نەبوون ئەی زەحمەت نەبێت تورکی فاشیست و ئێرانی شا و فڵانستا بۆچی ئەمانتان لەناو بوون هەمووتان تەسفیە کرد لەبەرەوەی کە کورد بوون کورد بوون بەڕاستی باشە لەبەر ئەوەیە کە کورد بوون لە ناویان بردوون ئێستاش ئەمان ئەقڵە هەمان یاریە باشە هیچ نەتەوەیەک وەکو کورد بە پاکی خزمەتی بە ئاینی ئیسلام نەکردو ئازیزان من بە فاکت قساکەم لە مێژووی ئیسلامدا باشە لە سەردەمی لە مێژووی هەموو تەمەنەکەی ئیسلامە تەنها یەک پیاو توانی قودز ڕزگار بکە و خاچپەرستەکان بشکێنێ سەلاحەدینی ئەیوبی کورد بوو باشە سەدان داناییاوە بەم دینە هەزان نازانە و داناییاوە بەم دینە ئازیزان مەحموود دەروێشی شاعری گەورەی عەرەب لە وەصفی سەلاحەدینە قسەیەکی زۆر جوانە من بە کورتی ئەوەیتان پێڵێم ئەڵێ ئەگەر سەلاحەدینی ئەیوبی بشکایە بەرامبەر بە خاچپەرستەکان عەرەب لە مێژووە ئەیان نووسی خائینێکی کورد بووە کەشکاوە باشە لەشکرەکەشی کە لەگەڵیا بووە هەر کورد بووە کەچی تازە ئیسلامی عروبە هاتووە دین بە ئێمە ئافرۆشی بەڕاستی کارەسات ئێوە وێنەیەکتان بینیوە هەمووتان وێنەی مەزلوم عەبدیە کە خۆم بینیومە لەوحەیەک لە پشتیوێتی بە پێوە وەساوە پێمای چەند کەسێکی لەگەڵ ڕسمیەکەی هەر خۆیەتی لە خەیاڵمانی ئێستا لە پشتێتی ئەمە ماناکەی چییە کە لە پشتی ئەو لەوحە وەساوە ئەو لەوحە بۆ خۆی چییە بە تورک و عەرەب ئەڵێ ئێمە لێرەین لێرەوە هاتنێتە بوون بەڵام ئێوەی عەرەب لە نیوە دورگەی عەرەبیەوە هاتوون بە داگیرکاری هاتنێتە ئەم ناوچەیە بەڕاستی تورکیش کەس نەزان لەکوێوە هاتوون چونکە هیچ شوێنێک نییە لە تورکیا مڵکی کورد بێ بەڕاستی نییە یۆنانیەکان بووە کوردەکان بووە لەگەڵ ئەو نەتەوەی ترکە تورک پاکتاویان کردن ئەرمەنەکان باشە ئەو لەو لەوحەیە کە لە پشتیوە ڕاوەساوە مادەکانە گۆتیەکانە لۆلۆیەکانە میتانیەکانە هەمووی تێدایە ئەو دەڵێ ئەم خاکە خاوەنی ئەسڵەکەی ئێمەین بەڕاستی نەکو عروبە ئێستا لەم سەردەمی ئەنتەرنێتیان مەلای خەتێ ناتوانێت بە ئاشکرا فتوا بدات دژی کورد چونکە کورد هوشیار بۆتەوە بەڕاستی کورد لە ماوەی ئەم 2 هەفتەیە یەک بۆکزیە بەلمۆزی هەچی ئیخوانیە هەیە هەتا بەلمۆزی ئەمریکا و پەیمانەکانیشە لە مێژوان نمونینەوە بەڕاستی باشە ئیلا مەحمەڵێ خۆپیشاندانەکانی دنیا بە تایبەتی ئەوەی سلێمانی تەسیرێکی تەواوی هەبووە بێنە پێچای خۆتان ئەزانی ئارام ئەحمەد میلەتێک بە تایبەتی باسی ئەوروپا با بۆ سێجارێ لە باشی کوردستانەکەم هەولێر لهۆک زاخۆ سلێمانی قەزا و ناحیەکان قەڵازێک کوێ لە شوێنەکە کراوە بەڕاستی میلەتێک 3 مانگە موچەی وەرنەگرتووە باشە بە ئاشکرا ئەڵێ کاتێک نەتەوەکەم لە خەتەرایە گوێ بە موچە نادا ئەڵێ موچە هیچ نییە باشە کەواتە ئێمە وەکو کورد نەتەوەیەکی زیندوین بەڵام بەداخەوە خاوەنی قیادەیەکی سیاسی و فکری و ڕۆشنبیرینی قیادەکانی ئێمە زۆربیان خائینن لە حەقیقەتە ئێمە میلەتێکی پاکمان هەیە جوانمان هەیە بەڵام ئەو خائینانە ئاوایان لێ ئەکەن و ئەیان بەدار بەبەردا 9 ملیۆن کەس لە سلێمانی بەیەکەوە بوون ئازیزان باشە یەک دەبە ئاویان فڕێ نەداوە بە داداچوونم کردو بە مۆسوعەکان باش نییە خۆیان دەبە ئاوەکان کۆ کردوتەوە یەک تەحەڕوش بوونی نەبووە دەرحەق بە ژنان یەک گەنج پەنجەی لە یەک کچەوە نەداوە ئازیزانی ئارام ئەحمەد باشە ئەمە میلەتێکی شەریفە بە مانای کەلیمە باش نییە بەلام فەڵەستینیەکان ئەچن لە ناو مزاهرەکانە دەمەخەنە ناو دەمی یەکترین کچ و کوڕەکانیان دەست لە یەکتر ئەدەن باشە ئەواکن
من لە ماوەیە بینیم ئاجزانی ئارا محەممەد گومانیشم نییە کە زۆربەتان بینیوتانە لە بەسرا سەدان پیاوی عەرەبی خێڵەکی ئیسلامی عیارە 28 دوای یەک تاقە کەس کەوتون دەستیان بۆ برد تعدایان لێ کرد کچەکە ئەی هاوار هاوزمانی خۆیان بوو هاو خوێنی خۆیان بوو هاودینی خۆیان بوو هەمی پەلاماریانەیە ئەڵێ وحشین بەڕاستی ئەڵێ وحشین بەڕاستی هەر ئەڵێ وحوش باشە کەچی لەو سلێمانەیە بە ملیۆن کەس لە ژن و لە پیا و کچ و کوڕ لە هەولێرە لە دوهۆکە لە زاخۆ لە هەموو شوێنەکانی ترە باشە لە ئەمریکاوە تا کەنەدا تا ئوسترالیا تا ئەسکەندەناڤیا باشە هەتا ئەم ئەوروپایش بە ملیۆن ژن و کچ و کوڕ پیاو باشە شان بەشانی یەکتر هاتنە سەر شەقام یەک بەرکەوتنی کچ و کوڕێک ڕووی نەدا باشە یەک پیاو لە ژنێک نەکەوت یەک تەحەڕوش بوونی نەبوو بەڕاستی باشە مانەکانی ئەمە چییە؟ مانەکانی ئەمە چییە؟ بەڵێ کەرکووکیش هەموو شت ڕەنگە ناوم بێچێتەوە باشکە خۆتان زێ لە هەموو شوێنە مەزاهرە کراوە قەڵازیە لەی فڵان لە هەموو شوێنە کراوە بەڕاستی ئەم مانەکانی بۆ گەمژەکان چییە؟ کە پیاوان و ژنان و کچانی کوڕانی کورد چەندە بە شەرەف و بە ئابڕوو باشە ئەوان لە بەسرا چەندە بێ شەرەفن بەڕاستی بەڵێ لە کەلاریش باشە ئێمە ڕێزی دین ئەگرین چونکە بەشێک بۆ بە بەشێک لە کەلتورمان بەڕاستی بەڵام بەڕێگا و ئوسلوبی کوردبوونمان باشە بۆ ئاکەین لە کتێبەکەی ئەگەر خوێن بێتانەوە موسا ئەنتەر شتێکێک جێڕێتەوە شتێکی زۆر جالبە ئاجزەری ئارا محەممەد ئەڵێ هەندێک لە ژن و پیاوەکان لە ئەشکەوتەکانە خۆیان شاردبووە لە تسی لەشکری تورک باشە تی دۆزینیانەوە هەمیان قەت ئام کردن هەمیان کوشت هەندێک مناڵی کوردیان کرد نیان کوشت بوون چونکە مناڵ بوون و بۆ ئەوەیشی کە جێگەی خەڵکی تریان پێ بڵێن با بڵێن بیان دۆزنەوە ئەڵێ ئەمانەیش ئەرێکە سەودارێکی بەدەستەوە خۆشم لە پێنجیان زۆر دارم وتە بەدەستەوە ئەگەر سەودارێکی بەدەستەوە بێ باش نییە لەو کاتەیە فڕۆکەیەکیە مناڵەکان دارەکە بەس دەکەنەوە ئاوەها بە مناڵی هەما کردومانە ئاوا تەقە لە هینەکەیەکە لە فڕۆکەکە هاکەن تورکەکان ئەڵێن ئەمانش بکوژن چونکە ئەمانە کوردبوون لە خوێنیانەیە باش نییە ئەمە ئێمە یەشتۆتەوە لە مێژووە بەڕاستی دەنا دوایی باسیەکەم هیچ نەما شۆفێنیزمی عەرەب و تورک و فارس بە ئێمەی نەکا لەسەر ئەو زەویەکە ناوی ڕۆژهاتی ناوەڕاست باشە تورکەکان ئەوانش کوژن چونکە ئەمانە کوردبوون لە خوێنیانایە 5,000 ساڵە کورد لەو ناوچەیە لە زاگرۆزە بەڕاستی وەڵڵی ئازیزەن بە مێژوو بە فاقی بۆتان ئەسلمێنم کاتێک کورد حەزارەتی هەبووە دوو خێڵی عەرەب لەسەر بەشکە حوشترێ 40 ساڵ شەڕیان کردو ئازیزان تو وەرە لەسەر بەشکە حوشترێ 40 ساڵ شەڕکەی ئەمە مێژووی عەرەبە ئازیزانی ئارا محەممەد باشە ئەو کاتە کورد خاوەنی حەزارەت بووە بەڕاستی ئەوان لەسەر بێشووە حوشترێ 40 ساڵ تۆ شەڕکەی کاکە باشە ئەوەیە اینجا بە ئەوەشم بین نەچێ تێنەپەڵێ بەسەرما ئەم ناڕەزایەتیانی کە لە سلێمانی و هەولێر و دووکە و ئەوانە ڕوویە بەڕاستی هینی سیلیکۆناویەکان نییە باشە هینی هێڵی لۆڤ و هاوڕەکانی نەبوو بینی من ئەوە بەیانە و جلیان لەبەر کردووە بەڕاستی سەمایانە کرد ئێوە مردوون ئێوە هیچ نین لە مێژووی ئێمەیە مێژووی ئێمە لەش فرۆشەکان ناینووسنەوە بەڕاستی باش نییە ئەو ژن و کچانە ئەینووسنەوە کە سنی خۆن بە گولەوە لە ڕۆژئاوای کوردستان باشە یا ئەوانە ئەینووسنەوە کە لە هەموو قەزاڵنای حێوشارەکانی کوردستان و لە هەموو ئەوروپایە هاتنە سەر شەقام بەڕاستی نەک ئێوەی سۆزانی ئەوەی دەشفرۆش ئێوە هیچ نین دانیش لە هۆڵێکە جلی کوردی لەبەرکەن و سەما بکەن و خۆتان بابدەن ئێوە هیچ نین بەڕاستی ئێوە گروپێک لە ئینسانی هەلووک و ئینسانی سووک و بێحورمەتن بەڕاستی دەبەرەوە مێژووی نەتەوەی ئێمە لە شرۆشەکان ناینووسنەوە کە ئێوەن بەڵکو هەموو ئەو ژن و کچە شەریفانە ئەینووسنەوە کە هەر ساڵێتە سەر پێوە ڕاستی باش نییە ئەمانە وایان دانابوو کە کورد لە ناوەچێت جنوبی سووریایان بەخشی بە ئیسرائیل تەنها بۆ ئەوی کورد نەهێڵندا کورد لە سووریا لە ڕۆژئاوای ئازیزان بەڵام دۆڕاندیان بەڕاستی ئێستا بە پێی زانیاریەکانی ئارا محەممەد دێرە زۆر و ڕەقە و دەوروبەری حەسەکەش کە هەندێک عەرەبی تێدایە داوایان کردووە بە ڕسمی کە کورد بچێتەوە ئەوێ سەرپەرشتیان کە بەڕێوەیان بەرێ چونکە ئەزانن 14 ساڵە کورد ئەوانە ئەپارێزێ خۆیانیان پاراست ژنیان پاراست مناڵیان پاراستن کشیان پاراستن ماڵ و مولکیان پارێزرا کەس لە کەس نەکەوت هەموویان وەکو مرۆڤ بەیەکەوە ئەژیان ئێستا کە حەسەدەی لێ نەماوە لەسەر غەنیمەت شەڕەکەن ئەزیزانی یەکتر هەڵ ئەدڕن لەسەر غەنیمەت لەو ناوچەیە یەکتر ئەکوژن ژنی یەکتر ئەڕفێنن ئازیزانی ئارا محەممەد چەتەیی ئەکەن ماڵ تاڵانەکەن ئێستا کاکە ئەمە یەک کەلتورەکەیان باش نییە لێرەوەیە هیچ کەسێکی میت و داعشی و ئیخوانی ساختەچی ئیسلامیت بەگەری ئێمە نەفرۆشێتەوە
پیاوە گەورەکانی ئێمە بەرهەمی حوجرە و مزگەوتە ئەتوانم ئێستا دابنیشتم 100 دانمتان ناوە بۆ ڕیسکەم کە هەمووی لە حوجرەوە هاتوون هەمووشی پیاوی گەورەی ئەم مێژووەن بەڕاستی هەمووشی لە مزگەوتەوە هاتووە لە حوجرەوە هاتووە ئەوەیە اینجا با قبێلەوە بەم بێزەحمەت ياخو عافيتي بخاله على محمد جيجان يا ربي رولا عافيتي بي با قرباني او دلوبم عافيتي بي براي باو كيمن كاغ ارام جيجان عزيزان براي من بيداغري لسر كتبون فاشيزم نيه هميشه برانبر دشمنان دبيت ايما يكتوبي وكو استا كهين اما تشمشيكا كنابي هيش كاتي دزبداري ببين براسي لسر هر هێرشو ئەگەر یەکا دژی گەرەکەمان ئەم کودبوون و یەک بوونە ئەبێ هەنگاوی یەکەمیان بێ و ئەبێ ئەو لەوێت بێ بەڕاستی بەخۆشمەوە وەکو ئالام ئەحمەد زۆر جاران کاتێک ڕژێمەکان چ تاران بێ چ تورک بێ چ عەرەبی بێ هەرچی بێ کە هێرش ئەکەنە سەرگەلەکەم باشە ڕقێک دێتە ناومەوە کە فارسەکان و عەرەبەکان و تورکەکان هەمیشە باسی برایەتی گەلان و بەیەکەوە ژیانەکەن لە سەدش بەڕاستی ئەوان درۆوەکە بەتایبەتی باسی ڕژێمەکانیانەکەی کاتی ئەردۆغان ئەڵێ کورد برامانن بەڕاستی درۆوە کاسەری لە بەردیدا کاتێک دەڵێ تیرۆر نەمێنێ واتە کورد نەمێنێت تەنە خۆشی ئەزانێ کورد ترۆریست نییە بەڕاستی بەڵام هەر کەسێ لە کوردستانی باکوورە لە باشوورە لە ڕۆژهەڵاتە لەشێنە بڵێ ئەڵێت دەوڵەتی تورک من وەکو کورد مافی خۆمە ئەلەوە ترۆریستە لە خۆیەوە ئەوە بێشەرەفە ئەلە ترۆریست لە کاتێکە خۆشی ترۆریستە بەڕاستی نەکوردی دامەوە بۆیە لەسەر و هەموو ئەمانەیشەوە لەو دیوی هەموو تووڕەبوونەکانمانەوە دەبێت بڵێن بەڵێ بۆ برایەتی بتین بەڕاستی برایەتی گەلان هەندێک کەس ئێستا ئەبینم کە تووڕین خۆشم تووڕەم ئەلەم بابەتانە کە ڕەتی ئەەکەینەوە بەڵام من پێم وایە ئەبێ ئێمە دژبین بە فاشیزم بەڕاستی چکە فاشیزم کارەساتە باش نییە لە ڕووی کرداریەوە 100 ساڵ زیاترە هەر سێ فاشیزمی تورکی و عەرەبی بە دەرەجەی یەکەم و دواییشتە ئێران باش نییە هەوڵی سڕینەوەی ئێمەیان داوە بە هەموو توانای خۆن ئەم نوع لە فاشیزم بەڕاستی هەوڵیان داوە بە تایبەتی تورک لە دەرەجەی یەکەم اینجا دوای ئەوە عەرەبەکان واتە پاکتاوکردنی نەژاتی بە تایبەتی ڕژێمی عێراق بە سەرۆکای سەدام حوسێن کە کیمایەتی کرد ئەم بابەتانە هەتا ئەتاتورکەوە هەتا وەکو ئێسەی ئەردۆغان بەڵام ئەم فاشیزمە سەرکەوتوو نەبووە کە کورد لەناوبەرێ وە کورد کۆتایی ببێنێ باش نییە جا ئەوان بەم فاشیزمە بەم هەموو چەک و جبەخانەیە بە پاڵپەشی ئەمریکا و ناتۆ و ئیسرائیلەوە نەیانتوانیوە ئێمە لەناوبەرن ئێمەش ناتوانین تەمەن ئەوان لەناوبەرین لێرەوە دەمەوێت بڵێم کورد دەبێت پێداگری لەسەر کوردبوون بکە بەڵام نابێت ببێتە فاشست باشە یەکێتیبوونی کورد نیشیمانپەروەری کورد ئەمە پەیمانێکی کۆمەڵایەتی کوردبوونیەکە ئەمە تالوتکە ڕەوایە بۆ پاراستنی بەژەوەندەکانی گەلەکەمان حتا سەر بەخۆی بە دەوڵەت بوون گاف بە گاف قۆناغ بە قۆناغ بەڕاستی لە بچووکەوە تەواو گەورە لەم قۆناغدا ئەوەی ئەولەویەتە پاراستنی ڕۆژئاوایە بە گوتاری نەتەوایەتی ئەو کوردبوونەی کە ئێستا لێی دوام و باسم کرد باشە و ئەمە پێویستە بەڕاستی ئەمە بپارێزین چۆن ڕۆژئاوا لەم ساڵانەی ڕابردوودا ئاوا بوو بەهێز و لە ئاسی دنیادا شەڕەڤانی کچی ناسان بوونە ڕەمزێکی جیهانی کە لە دەرەوەی ژنان و کچانی کورد تا ئەندامی بنەماڵی شاهانە لە بەریتانیا یەن قژیان ئەوەنەوە و ئەیکەن بە پەلکە و ئەلم بابەتانە وەکو پشتیوانی لە کچانی ڕۆژئاوا باشە یا شیعاری ژنژیان ئازادی کە بە زۆربەی زمانەکان ئەوتێتەوە لە ئاسی دنیاە بەڕاستی یعنی جیهانی بووە بۆ بەشتێکی جیهانی بەڕاستی لەبەرەوەیە ڕۆژئاوا هەڵگری ئەو پەیامە بوو کە خزمەت بە مرۆڤایەتی ئەکا